قسەی زۆر باش و دروستم بۆ کردە بە ئەو کچێ بەس بزانە حەملی هەیە یان نا. بۆ کوێ هەبوویت؟ هێنجە نەڕۆمێست تۆزێکی هەیەمەوە باشە بە قوربان ئاخر پێم بڵێ بۆ کێشم هەیە کە هاتمەوە پێدەوە. مام زەمیل لەوەتەی بابم مردیە دەبینم لە پژاراسی ڕادەوەستیەوە. مام زەمیل دەتانەوێت خەترم لێ بکەن؟ پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو